لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. بەپێویستی دەزانم بە ناوی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی سوپاس و پێزانی دەستخۆشیمان هەیە بۆ برایانمان لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی کوردستان و ئەنجومەنی خوشکان و ئەنجومەنی برایان، و سوپاس و دەستخۆشیمان هەیە بۆ بەشی پەروەردە و بانگەواز کە ئۆرگانێکی فەرمیە لە هەموو بنکە و بارەگاکانی کۆمەڵی ئیسلامی کە توانیتیان لەم 4 ساڵەی ڕابردوو لە دوای کۆنگرەی سێ کە توانیان بنکە و بارەگاکانی کۆمەڵی ئیسلامی بکەن بە بنکە و بارەگای پەروەردە و بانگەواز و پێگەیاندنی گەنجەکانمان منداڵەکانمان لە هەردوو ڕەگەز. و بە خێراتنی هەموو شتانەکەم خێراتی مامۆستای بەڕێز مامۆستا مەلا خالیدگەردی کە تەشریفی لە هەولێرەوە هینا بەخۆ هەردوو ئەو برا بەڕێزانەی کە لەگەڵی هاتوون کاک شێخ عەبدوڕەحمان و کاک حاجی سامی زۆر بەخێر بێن سەرچاومان مامۆستایانی بەڕێز و دایکان و خوشکان و کەسوکارانی ئەم قوتابیانە. من کاتەکە بۆ برای بەڕێزم مامۆستا مەلا خالیدگەردی بەزێ دێڵم، بەڵام بە پێویستی ئەزانم ئاماژە بە شتێک بکەم کە ببێتە جێگەی دەستخۆشی و دڵخۆشی و گوڕوتین وەکو دەستکەوتێک و سەرمایەشی گەورە وەکو فەخرێک بۆ کۆمەڵی ئیسلامی کوردستان. خۆشەویستان، کۆمەڵی ئیسلامی خاوەنی 105 ئەنجومەنی ئاوایە بە بارەگەدار و بێبارەگادار لە ئەنجومەنی برایان و ئەنجومەنی خوشکان کە هەر یەکەی بە تەشکیلەی خۆی و بە ئۆرگانی خۆی بەپێی کارنامەی خۆیان کاروبارەکانی خۆیان ڕاپەڕاندووە. ئەگەر تەماشا بکەین ڕقەمێک وەربگرین خۆشەویستان کە ئێستا بین ئەم هەموو گەنجانە لێرە دەرسیان خوێندووە و بە تایبەت ئەو مامۆستا بەڕێزانەی کە لەم خولانە بەشدار بوون، شەو نخوونیان کرد، ماندووبوونیان کرد، تاقە وزەی خۆیان سەرف کرد لە مامۆستایانی ئاینی و مامۆستایانی دیکەش کە دەستبار بوون لەگەڵ کۆمەڵی ئیسلامی بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژە گەورەی کە پەروەردە و پێگەیاندنی ئەم گەنجە و ئەم منداڵ و ئەو نێوجەوانانەیە. خۆشەویستان، ئەگەر لە هەر ئەنجومەنێک ڕێژەیەکی معەدەل وەربگرین بە 50 قوتابی چ لە ڕەگەزی نێر بیت چ لە ڕەگەزی مێ بیت، فقط ئەو 105 ئەنجومەنەی کۆمەڵی ئیسلامی توانیتیان لەم خولەی هاوینەدا 5200 منداڵ لە باوەشی خۆیان بگرن پەروەردەیان کەن. 5250 گەنج کە نەکەوێتە سەرشەقام و کۆڵانەکان بێن لە شوێنێکی ئاوا دەرسی قورئان، زانستی قورئان، پەروەردە، ئەخلاق، ڕەوشت بتوانن نەوەیەک جیلێکی دەستپاک دەمپاک مسلمان دڵخاوێن پێشکەشی ئەم کۆمەڵگەیە بکەن کە ئەبینین ئەوڕۆ فەراغێکی گەورە لەم بوارەوە هەیە. کەواتە خۆشەویستان، دڵتان بەوە خۆش بێت خوشکان برایان، ڕووم لە ئێوەی بەتایبەت ئەوانەی کە لە ئەنجومەنی خەلیفان ئیش ئەکەن، ئەوە بەرهەمی ئێوەیە کە ئەبینین ئەو ساڵ کۆمەڵی ئیسلامی توانی ئەوە بە ڕێژێکی کەمم دانایە گەنا ئەنجومەن هەیە 100 تەڵەبەی وەرگرتیە، 120 تەڵەبەی وەرگرتیە، لە 50 کەمتری وەرنەگرتیە. ڕێژەکە زۆر لەوە زیاترە، بەڵام بە معەدەلێکە 50 وەربگرین تەماشاکەین لەم خولەی هاوینەدا کە جگەرگۆشەکانمان قوتابخانەیان خەلاص بوو، کۆمەڵی ئیسلامی بارەگاکانی دەرگاکانی کردەوە بەسەر ڕووی ئەو گەنجە و ئەو منداڵانەدا بێن لێرە فێری پەروەردە و بانگەواز و ئیسلام و خواناسی بن. 5000 ڕقەمێکی گەورەیە خۆشەویستان. باسی ئەوە شەر ناکەم دەستگای نوری حیکمە کە ڕۆڵێکی بەرچاوی بینیوە لە مرۆوە و چەندین دەستگا و سەنتەر و شوێنی دیکەش ئەم ڕۆڵەیان بینیوە. کەواتەوە ئەگەر بێت و ئەم جیلە پێ بگا خۆشەویستان بەم شێوەیە پەروەردە بیت
دڵتان خۆش بیت پاش چەند ساڵێکی تر ئیشاڵڵە جیلێکی دەستپاک و دەمپاک و موسڵمان پەروەردە ئەبیت بۆ ئەوەی ساحەکە چۆر نەبیت. ئەوە خۆی لە خۆیدا جێگەی دەستخۆشیە و معنەویەتێکە بۆ ناخی هەمومان بۆ دڵی هەمومان مژدەیەکە بەشارەیەکە کە ئەو ئومەتە هێشتا هەر زیندووە، ئەو دایک و بابانە هێشتا هەر دڵسۆزن بەرامبەر ئاینەکەی خۆیان، هەز بە مەسئولیەت دەکەن بەرامبەر پێگەیاندنی منداڵەکانی خۆیان کە بیان نێرنە شوێنێکی ئاوە لە دەستێکی ئەمیندا مامۆستایانی دڵسۆز با لێهاتووی خۆیانەوە توانیتیان لەو ماوەیەدا کە ئەم منداڵانە بەبێ بەرامبەر ماندووبوون سەرف بکەن بۆ پێگەیاندنی جیلێکی جوان و ڕێک و پێک. بەڕاستی ئەمە جێگەی دەستخۆشیە. من سوپاس و ڕێزم هەیە بۆ بەرایانمان لە سەرجەم ئەنجومەنەکانی سنووری مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی و بە تایبەتیش ئەنجومەنی خەلیفان کە لەمڕۆوە ڕۆڵێکی بەرچاوی بینیوە. من سوپاسان دەکەم خوای گەورە پاداشتیان بداتەوە و بەرپرسی ئەنجومەن و ستافی ئەنجومەن و لە خوشکان و لە برایان و ئەو مامەستا بەڕێزانی کە هاوکار بوون لێرە و کە هەندێکشان تەواجودیان هەیە و جێپەنجەیان دیار بووە. من بەناوی مەڵبەندەوە سوپاسیان دەکەم، دەستخۆشیمان بۆیان هەیە. خوای گەورە پاداشتی هەموو لایەکتان بداتەوە. ئەمە شتێک نییە ئیلا لە ساڵێک دابیت، ئەمە پرۆژەیەکی درێژخایانی کۆمەڵی ئیسلامیە لە سەرتانسەری هەرێمی کوردستان هەر لە زاخۆوە هەتا خانەقین. ئەمە بەرنامەیەکی داڕێژراوی کۆمەڵی ئیسلامی بووە بۆ بەشی پەروەردە و بانگەواز. من سوپاسی هەموو ئامادەبووانەکەم زۆر بەخێربێن سەرچاومان و دەرفەت بۆ برای بەڕێزم بەزێ دێڵم ئەوەسا مەلا خاڵید بە وتە جوانەکان و وتە شیرینەکانی دڵی هەموو مالایەکمان زۆش و خۆش بکات و نوو بکاتەوە بە نرخەکانی ئینشاءڵڵا. و لە کۆتاییدا زۆر بەخێربێن سەرچاومان یاخوا بەخێربێن خوای گەورە پاداشتی هەموو لایەکتان بداتەوە. والسلام عليكم ورحمة الله وبركاته. خوای گەورە پاداشتی بەڕێز مامۆستا مسلیم ڕایەتی بەرپرسی مەڵبەندی هەشتی سۆرانی کۆمەڵی ئیسلامی بداتەوە. پێغەمبەری گەورەی ئیسلام هەڵگری پاکترین پەیام سەربازە گیان فیداکانت دەڕۆنە پێشێ بەردەوام ڕێگا دەبڕن ڕێگا ئیلە الئەمام. بەڕێزان و خۆشەویستان ئێستاش لەلایەن کاک موئەید و هەروەها کاک عەبدوڵڵا چەند سرودێکتان پێشکەش دەکرێت با فەرمێت. کاک مومین. ڕێبازی من قورئانە ڕێبازی پیاوچاکانە ڕێبازی من قورئانە ڕێبازی پیاوچاکانە بزانە ئەم قورئانە کەلامی خودامانە بزانە ئەم قورئانە کەلامی خودامانە. ئێوەش ئەی موسڵمانان بەرمەدەن ڕێگای قورئان. ئێوەش ئەی موسڵمانان بەرمەدەن ڕێگای قورئان. بە پشتیوانی خوامان ڕۆشن دەکا ڕێگامان بە پشتیوانی خوامان ڕۆشن دەکا ڕێگامان ڕۆشن دەکا ڕێگامان ڕۆشن دەکا ڕێگامان. ڕێبازی من قورئانە ڕێبازی پیاوچاکانە ڕێبازی من قورئانە ڕێبازی پیاوچاکانە بزانە ئەم قورئانە کەلامی خودامانە بزانە ئەم قورئانە کەلامی خودامانە. من ڕۆڵەی موسڵمانم خاوەن ڕەوشتی جوانم. من ڕۆڵەی موسڵمانم خاوەن ڕەوشتی جوانم. من ڕۆڵەی کوردستانم گیانم لەسەر دەستانم. من ڕۆڵەی کوردستانم گیانم لەسەر دەستانم گیانم لەسەر دەستانم گیانم لەسەر دەستانم. ڕێبازی من قورئانە ڕێبازی پیاوچاکانە ڕێبازی من قورئانە ڕێبازی پیاوچاکانە
بزانا ئەم قورئانە کەلامی خودامانە بزانا ئەم قورئانە کەلامی خودامانە من قوتابی قورئانم وا لەناو دڵ و گیانم من قوتابی قورئانم وا لەناو دڵ و گیانم لە ڕێی قورئاندا دەنێم ماڵ و سەر و سامانم لە ڕێی قورئاندا دەنێم ماڵ و سەر و سامانم ماڵ و سەر و سامانم ماڵ و سەر و سامانم ڕێبازی من قورئانە ڕێبازی پیاوچاکانە ڕێبازی من قورئانە ڕێبازی پیاوچاکانە بزانە ئەم قورئانە کەلامی خودامانە بزانە ئەم قورئانە کەلامی خودامانە بزانە ئەم قورئانە کەلامی خودامانە بزانە ئەم قورئانە كلامي خدامانا بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم فرزان وخوش بستان السلام عليكم ورحمة الله وبركاته يششي زور سپاسی همو لایق دکم خواهی گورز جزای همو تامدات و تایبه ما مصطفى رزانی که ارکمان بنیان ششتو لگرم تایبه برزو چاب وشانه پاشانی جودا و بەڕێزانە کە منداڵەکانیان ئەمانەتن لەلایەن دەهێنێنەکەن ئەو کەسانەی کەوا فێرە کەلامی خوای پەروەردگار و سنەتی پێغەمبەریان کەن صلی الله عليه وسلم ڕەوشتێکی بەرزیان فێر بکەن هەم سوودیان بێ لە بۆ دنیا هەم لە بۆ قیامەتیشیان. بەڕێزان و خۆشەویستان، من دەمەوێ ئاماژە بە هەندێک ئاەتی قورئانی پیرۆز بکەم کە خوای گەورە لە سوورەتی لوقمان لە بۆمان ئاماژەی پێ دەکا کە سوود و فائیدەی لە بۆ هەموو لایەکمان تێدایە، لە بۆ منداڵ و گەنج و بەتەمەن و مامۆستا و غەیری مامۆستاش. خوای گەورە لە سوورەتی لوقمان باسی لوقمانی حەکیممان لۆ دەکا کە ئامۆژگاری کوڕەکەی دەکا. ئەو ئامۆژگاریانەی کە ئەو دەیکا بەڕێزانم ئەگەر تەماشای بکەین بەڕاستی یعنی سوودێکی یەکجار زۆری لێوەردەگرین. یعنی ئەوەندە کافیە کە زانایان دەفەرمون لوقمانی حەکیم پێغەمبەریش نەبووە، سابت نەبووە کە پێغەمبەر بیت، بەس پیاوێکی ساڵح بووە، بەڵام خوای گەورە ئامۆژگاریەکانی لە قورئانێدا باس دەکا. یعنی بۆ ئەوەی خەڵک گوێ لە ئامۆژگاریەکانی ئەو ڕاگرن بزانین ئەمە ئەو ڕۆکە لەگەر منداڵەکانی خۆماندا وەکو لوقمانی حەکیمین کە ئامۆژگاریەکەین یان جیاوازی و فەرق هەیە. زانێ یەکەم ئامۆژگاری بەڕێزان خوای گەورە دەفەرمێ وإذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله إن الشرك لظلم عظيم. ڕوو لە کوڕەکەی دەکا دەڵێ ئەی کوڕەکەم، ئەی کوڕی خۆشەویستم، ئامۆژگاریت دەکەم کەوا شەریک لۆخوا پەیدا مەکە، هاوڵ لۆخوا پەیدا مەکە، چکە وەستەمێکی زۆر زۆر گەورەیە. لێرە بەڕێزانم دەمەوێت بزانن لۆ شرک زوڵمێکی زۆر گەورەیە. ئینسان شەریک لۆ غەیری خوا پەیداکە. خوای گەورە ئینسانی دروست کردیە، ڕزقیەدا، خوای گەورە ژیانی پێبەخشی، هەموو شتێکی پێدەبەخشی، مقابلی ئەوەی شەریک پەیدا نەکە. ئەگەر شرکی پەیدا کرد واتە ستەمێکی گەلە گەورەی کردیە، شتێک لە جێگایەک شوێنێکی تی ئەو لە جێگایەکی تکەیدا نایە. و پاشان گەورەترین جەریمە کە تۆ دەیکەی ئەگەر ئەنجام بدرێت کە شەریکە لۆخوا پەیداکردن، بریتیە لەوەی تۆ عیلاقەت لەگە خوا دەپچڕێ، لەگەر پەروەردگار نامینێ. کەسی مشریک هاواری غەیری خوا دەکا، بۆ نمونە بتەچی دانایە شتێکە پەرستی لە غەیری خوا، ئەگەرچی ئەوڕۆ بەس بتپەرستی کافینی هەیە، ئینسانێکە پەرستی، شەخصێکە پەرستی، مەنهەجێک دەپەرستی، پرۆگرامێکی لە ژیاندانایە و بەدوای ئەو دەکەوی، ئەوی پێگەورێ و وەکو ئیلاهەکی لێ کردی و لە غەیری خوا دەیپەرستی. ئێمە ئامۆژگاری قورئان ئەوەیە شەریک لە خوا پەیدا نەکەن. یعنی بەس یەک عیبارەتە لەم لەوەی تێبگەین ئێمە بزانین خوای پەروەردگار لەگەر ئێمە چۆنە، بەس لەوەی خوای گەورە بناسین، ناسینی ڕەب العالەمین هەموو دەرگایەکرد لێ دەکاتەوە. بەڕێزانم یەکێک لە ئەعرابیەکان دێتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم، دەفەرمێتە پێغەمبەر صلی الله عليه وسلم یا رسول الله أقريب ربنا فنناجيه أم بعيد فنناديه. دەفەرمێ یا رسول الله پەروەردگاری ئێمە خوا
لە ئێمە نێزیکە بە نزم بانجیکەین یان دوورە هاواری بکەینێ هیچ جوابێک پێغەمبەر نایداتەوە صلی الله علیه وسلم مەسەلەکە هەندە مهمە یەکسەر جبرائیل دێتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو ئاەتەدا ئەبەزێنی وإذا سألك عبادي عني ئەگەر بەندەکان لە منیان پرسی دەزانی چیان پێ بڵێ پێیان بڵێ فإني قریب پێم بڵێ لێیان نێزیکم زۆر لێیان نێزیکم لە بەندەکان أجيب دعوة الداعي إذا دعاني هەر یەکێک هاوارم لێ بکە ئەمن جوابی ئەو کەسا دەمەوە بەڵام ئەوان چ بکەن فليستجيبوا لي وليؤمنوا بي با ئەوانیش جوابی من بدەنەوە جوابی بانجی من بدەنەوە جوابی پەیامی من بدەنەوە جوابی قسەی من بدەنەوە جوابی ئەو قورئانەی من بدەنەوە جوابی پێغەمبەرەکەی من بدەنەوە هەر کە گاسیان کرد پێیان بڵێ من لێیان نێزیکم یەکسەر وەڵامی ئەو ئینسانانە دەدەمەوە ئیبن جەوزی قسەیەکمان لۆ دەجێڕتەوە زۆر بە جوانی لەو بابەیەوە دەڵێ کابرایەکە بە 70 ساڵ بە خزمەتی سەنەمێکی دەکرد هەموو جارێ ئیشێکی دەبوو دەچوەکنی دەیگو ئەی سەنەم ئەوم لۆ بکە ئەی سەنەم ئەوم لۆ بکە پێغەمبەر موسا زۆر نەسیحەتی کرد بەس بە گوێی ناکرد دەڵێ ڕۆژێک غەڵەتی کرد زۆر پاڕاوە لە سەنەمەکەی زمانی غەڵەتی کرد گوتی ئەی سەمەد ئەو ئیشەم لۆ بکە سەمەد ناوی خوایە دەڵێ پێغەمبەر موسا جێی لێ بخوای گەورە فەرمووی لەبەیکە عەبدی بڵێ ئیشەکە تا لە بۆت بکەم دەڵێ پێغەمبەر موسا فەرمی یا ڕەبی خوایە 70 ساڵە خزمەتی سەنەمێکەکە یەک جار زمانی غەڵەت کرد گوتی ئەی سەمەد لۆم بکە تو دەڵێ لە خزمەتدامە بڵێ تا شتەکەت لۆ بکەم دەڵێ خوای گەورە وا جوابی پێغەمبەر موسای داوە فەرمی یا موسى إذا دعا الصنم فلم يجبه وإذا دعا الصمد فلم يجبه فما الفرق بين الصنم والصمد باشە ئەی موسا ئەگەر هاواری سەنەمی کرد هەر جوابی نەداوە ئەگەر هاواری سەمەدیشی کرد کە خوا جوابی نێداوە ئەی باشە فەرقی بینی سەنەم و سەمەد چییە کەواتە بەڕێزانم ئێمە پەروەردگارێکمان هەیە شەریکی لە پەیدا ناکەین بە هیچ نەوعێک هەر شتێکی شت بوو بەس داوە لە خوای گەورە بکە قەسەم بە خوای گەورە دەرگای ڕەحمەتی لێ کاتەوە بەڵام بە ئیمانەوە بە وەکو گوتمان ئەتوو جوابی پەیامی خوای گەورە بدەوە پێغەمبەر داود داوای لە خوا کرد فەرمووی خوایە چت لۆ من کردیە لۆ پێغەمبەر سولەیمانی کوڕیشم بکە فەرمووی بە کوڕەکەت برێ ئەتوو کوی لە بۆ من ئەویش با ئەو هابی عینەن شتی لۆ دەکەم تەماشاکەی بەس ئینسان ئەو ئیماندارەوی شەریک لە خوای گەورە پەیدا نەکەوە ئامۆژگاری هەموو ئیماندارانە لۆی عیلاقە لەگە خوای پەروەردگار نەپچڕێن چونکە هەر کاتێ شەریک لە خوا پەیدا کرد تەواو بینی تو خوای گەورە ئینتیهای هات خوای گەورە بڕیاریدا لە یەک کەس خۆش نابی بە هیچ نەوعەگە لە ساو گوناحە مرد ئەویش ئەوەیە بە کافری بمری یان مشریک بی خوای گەورە پەنامان بدە یا ڕەبی باشە لەوە لێ خۆشبوونی لۆنیە بزانە ئامۆژگاریەکان دێتە خوارێ يا بني إنها إن تك مثقال حبة فتكن في صخرة أو في السماوات أو في الأرض يأتي بها الله إن الله لطيف خبير دريتا كوركي كرم أجر بقد يجمس قال حبة كهندك دفرمون جت كترينش تهندك دفرمون ميروستاني جت كيا هندك دفرمون أو دنكر شيء لنا وقلدا هي كزور جت كيا أو أجر يجمس قال لوا دەفەرمێتە کوڕەکەی بیکەی لە ڕۆژی قیامەت خوالۆ دەینتەوە پێشت یەتی بها الله چتی نایە لەگەرە خۆت بیبە لەگەرە خۆت لۆ قیامەت لۆیە ئینسان ئەو مەفهومە وەگرە بەڕێزەکانم تەماشا ئامۆژگاری کوڕەکەی دەکا پێی دەڵێ کوڕم هەر شتێک بیکەی لە قیامەت لەگەرە خۆتی دەینیەوە هەر چ شتێک بی باش بی خراپ بی لەگەرە خۆتی دەبێەوە خوای گەورە چی فەرمووە فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى أبي من دالكان وا پرورده كان گنجكان وا پرورده بن مسلمانان وا پرورده بن بريزانم اگر گناهم كر خلق حقي سجي فين بسوته اگر ظلمم كر حقي خلق سجي فين بسوته چکە روز قیامت او انسان فريدرتنا اگر جهنم اگر توبه نك اگر نگرت ولا خوای پروردگار ئێمە بەوا بە ئاسانی تەماشای مەکە خەڵک هەر گوناحەکە شتی لەگەرە خۆی دەینی با بچینە قیامەت بە دیارکەی بزانم چەند شەرمەزاری بەرامبەر بەخوای گەورە بزانم چەند فەرقت هەیە لەگەرە و کەسەی شەو نوێژەکە و سەدەقە دەکا و دەست بە دەست نوێژە و قورئانی دەخوێنی و نوێژی سوننە دەکا و بە ڕۆژ یەبی لەو گەرمایەدا لە بۆ خوای پەروەردگار لەگەر ئەوە چەند فەرقت هەیە با بچینە قیامەت هەمووی لەگەرە خۆمان ببەین ئەو کات دەزانی چی لێدە پیاوێ لە ئیمامی ئەبوبەکر تووڕە بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێبی فەرمی وەڵڵاهی جوونەکت پێ بدەم هەتا ناو قەبریش لەگەرت دێ ئیمامی ئەبوبەکر فەرمی لەگە من نایە لەگەرە تو دێ لەگەرە تو دێ جوونە دەی لەگەرە خۆت دەینی قسەی خراپەکەی لەگەرە خۆت دەینی
لۆ قیامەت لەگەرە خۆتی دەینی لەگەرە من نایە چی دەڵێ برێ بەرامبەرە من بەڵام لەگەرە تو دێ بزانە هەر چ خڕەکەیەوە ئێستا چ سەدەقەیەک چ خێرێک چ چاکەیەک چ شتێکەکەی ئیلا لە ڕۆژی قیامەت لەگەرە خۆت دەینیەوە بەڕێزان ئەگەر کەسێک منداڵەکەی پەروەردە کا فێری قورئانیەکە فێری سونەتی پێغەمبەری دەکا صلی الله عليه وسلم دەزانیوە چ خێر و ئەجر و پاداشتێکی هەیە خوای گەورە لە قورئان چی فەرمووە دەربارەی منداڵەکان کە پێمان دەڵێ والذین آمنوا واتبعتهم ذريتهم بإيمان ألحقنا بهم ذريتهم وما ألتناهم من عملهم من شيء خوای پەروەردگارە فەرمێ ئەگەر کەسێک منداڵی بێ ئەو منداڵە پەروەردەیەکی جوان بکە ئەو ئینسانە دەمریتن پاشی مردنی ئەو منداڵە هەر خێرێکی دەکات لۆ داک و بابی دەچی هەر خێرێکی دەکات نوێژێ بکات لۆ داک و بابی دەچی قورئانی بخینی لۆ داک و بابی دەچی بەبێ ئەوەی لە هی منداڵەکە کەم کاتەوە بەبێ ئەوەی لە هی ئینسانەکە کەم کاتەوە ئیلا ئەجر لۆی دەچی جا بزانە تەماشا ڕەحمەتی خواکەم بەڕێزان بزانن خوا چەند بەڕەحمە ئەو منداڵە ئەگەر گوناحی بکات لۆ داک و بابی ناچی بەڵام ئەگەر خێری بکات چاکەی بکات لۆ داک و بابی دەچی باشە یعنی ئێستا ئێوە منداڵەکان کو پەروەردەکەن بە قورئان خوێندن بەشتی چاکەیان بەشتی خراپە ئەبێ بزانن لەگەر خۆیان دەین بەڕێزانم کاتێک هەست پێ دەکەی کە کۆمەلگا بەرەو داڕمان ڕۆیی خراپە ڕۆیی چ شتێک ئەژدیها لە ناو پەروەردەبی ئەگەر ئەو قورئانە نەکەینە منهەجیشیانی ڕۆژانەی خۆمان و منداڵەکانی وا لەسەر پەروەردە نەکەین گەویشتینە ئاستێک منداڵێک ئەبینین لە چەمچەماڵ دەمانچەی لەبەر پشتی 18 ساڵە عومری منداڵێکی 16 ساڵ لە 140,000 خەڵتانی خوین دەکەوە ئیداتە بەر گولان تەماشا وێنەکەی دەکەی بەبەر چاوت دەڵێ وە عەسابەیە دەرێ پێشتر پێشەش دەرامیت کەی کوشتیەوە ئەوە پەروەردەی چێن دەڵە پەروەردەی چێن دەرە گازینۆکانە کافتریاکانە کۆران و شەوارع و جێگاکانە قەت کەست دیتێ قورئانەکی لە باغەری دابی و ئینسانێکی ئیماندار بی و نوێژ و عیشای بە جەماعەت بکردی و بێتە دەرێ زەلامی بکوژی مەگەر لە هەولێر چەند ڕۆژێک پێش ئێستا منداڵی 16 ساڵ و 14 ساڵ بە بلۆک باشە منداڵێکیان نەکوشت عمری 10 ساڵ بوو پەروەردەی چێن دەرنەوە منداڵانە داکوبابیان ئەگەر ئاگای لێبی دوو دەورەی ئەوها قورئان خوێندنی پێ بکە بینی لەبەردەستی ئەو مامەستا بەڕێزانەی دابنێ ئەو حاڵەتانە ڕوەدەن ئەو شتانە دێنە پێش ئینسانی کۆمەلگا ئەو هاتەیەک دەچی بەڕێزانم بۆ منداڵی 16 ساڵ و 14 ساڵی بە بلۆک منداڵێکی تر بکوژی ئەو کۆمەلگایە بەرەو هەردێرێکی زۆر خراپە ڕوا کاریسا یعنی نەکەر گەورەکان زەلام بکوژن ئێستا منداڵەکان فێر بووینە هەرزەکارەکان فێر بووینە لە چه فێر بووینە لە گازینۆیەک کە تریاک و نێرگەلە و هەم هەرچی شتی خراپی هەیە تێدا دەکرێت ئەوانەی لێ بەرهەم دێنرێ بەڕێزانم بینە منداڵێک لێرە پەروەردەکە کەسێک گوێی لێ بووە پێی بڵێ بڕۆ تفەنجش دەست دێ بڕۆ قسەیەکی ناشرین بە جیرانەکەشت بڵێ هەمووی لێرکوانە قال الله وقال رسول الله صلى الله عليه وسلم ئەوەی ئامۆژگاری ئەوەی ڕێگەی ڕاست و ڕێگەی هیدایەت و ڕێنمووی بەڵام وەختێک یەکێک دەست لەو ڕێگایە بەرەدا بە دوو هەردێرێکی خراپ دەکەوێت حتمەن ئەو ئینسانە سبحان الله ئەو مەسیرانە چاوەڕێی دەکا و ئەو شوێنە خراپانەیە جالوێ لقمانی حەشیم نەسیحەتی کوڕەکەی دەکا دەفەرمێ ئاگاشت لەوە هەبی کە هەر شتێک بینی لەگەر خۆ دەیبێ پاشا دەفەرمێ یا بونەیە ئەقیمی الصەڵات ئەی کوڕەکەم نوێژێ بکە ئەلەو فەقەڕەیە ئەگەر ڕوو لە داک و بابەکان بکەم کە کەم تەرخەمیان هەیە بەرامبەر بە منداڵەکانیان بەڕێزانم بە منداڵەکە دەبێ بڵێ نوێژێ بکە فێری بکە دەبێ لەگەریبی هەوڵی لەگەر بدەی جوهودی لەگەر بکەی ئاوا بینێریە دەورە محاولە بکەی منداڵەکە نوێژێ بکە بەرامبەر بە خوای گەورە وەڵڵاهی خێر و بەرەکەت لە ماڵێکدا نییە کە ئینسانی نوێژ نەکەری تێدا بی کە ئینسانێکی تێدا بی سەر بە فەرزی خوای گەورەدا نەگری ئەو داک و بابە گوناحیە گاتێ لە کاتێکدا لە گچکەییدا تەربیەتی منداڵەکەی نەدا لەسەر نوێژ و عیبادەت دێ ڕابینی کە گەورە بوو ڕاستە بەگوێی ناکە تووقەتت دیتێ شترە نەمامێکە لە گچکەییدا چاندت خوار ڕۆی لێی گەڕێی دوایە بەخۆی ڕاست دەبتەوە ئیمە لە کوردەواری دەڵێ لێی گەڕێوەچی گەورە بوو هەر چادەبی پێشتر زەمانی قەدیم زوو ئەوانی بڕەک تەمەنیانێ بەبیریان دێ دەیانگۆ ئینسانیان عەسکەری بکەیان ژنێ بینی دەبتە پیاو فەرقی نییە لێ گەڕا دوای عەسکەریشی دەگەڕێن نەدەبووە پیاو و ژنیشی دەهینە هەر خراپە بوو دەدی تەلاقێ دا موشکیلێ لۆ دروستە بوو لۆ چونکە کاکە پەروەردەی سەقەت ئەوها ڕاز نابتەوە تۆ ئەگە دیتت دار خوار ڕۆی ئەبێت دارێکی لە تەنیشتی دانەی لێی ببەستی لۆی ڕاست بیتەوە ئەوە نەسیحەت و ئامۆژگاریەکانە قسەکانە ئاوا دەبی بیکەی لۆ خاتری وەی ئەوە بەلا ڕێدا نەڕوا بەڕێزانم ئەتۆ هەموو ئەجر و پاداشتە تێکە و منداڵە تەربیەتە دەی لەسەر نوێژ و ڕۆژی
ئیمامی ئەحمەد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەو پیاوە بەرز و بەڕێزەی لێ دەرچوو کە هەموو ئومەتی ئیسلامەتی شانازی پێواکە دەزانی چ دەفەرمێ دایکەکان با گوێیان لێبی دەفەرمێ عمرم 10 ساڵ بوو داکم پێش نوێژی سبەینێ هەری دەستاندم ئەلەو کات لە بەغدادە ژیان زستان بوو دەڵێ بەبیرم دێ ئاوی لە بۆم گەرم دەکرد دەست نوێژی پێدەشوشتم دەیبردمە مزگەوتێ لە دەرکەی مزگەوتێ چاوەڕێی دەکردم نوێژێ بکە کوڕم بەڵام هەتا ڕۆژ هەردێنەیەوە مارێ سونەتەکەش بکە ئەو جەوەرەوە ئەو نەوعە دایکە هەیە بەڕێزانم پێش نوێژی سبەینێ تۆ منداڵت لە خەوێ هەر بستێنی 10 ساڵ بی عمری 10 ساڵ بوو هەر ئێستان شەو نوێژەکەی بکە نوێژی بە جەماعەت بکە دوای نوێژێنەوە عولەمایەکان دەڕێ سەرێنەوە بڕۆ لە خزمەتیان فێری حەدیث بە وەچی ڕۆژ هەرات هێشتا داچی هەر لە بەردەرگا بوو چاوەڕێی دەکرد بێتەوە لۆیە ئیمامی ئەحمەد خزمەتی داچی کرد هەتا مردیش ژنی نەهینە گوتی ترسم ژنەشی بینم دەڵێن لەگە خەسووی خراپە مادەم لەگە خەسووی خراپی خەسووش دەکە داچی ئەو هەتا وەفاتی کرد داچی هەر خزمەتی کرد ئەو جە دوایە ژنی هینە مامۆستای گەورە خوا عەفوی کە ئەوە وەکو ئیستیدراجێک دەڵێ مەموو جارێ دەیگوت یەک کەسی سرعاتی کردێ کە ژنی هینایە پێغەمبەر ئادەم بۆ ویستو کە خەسووی نەبووە هەر نەیبووە لەگە کوێ شەڕی بکە کەس نەبووە شەڕی لەگە بکە دروستە یعنی تەماشاکەی بەڕێزانم مجتەمەعمان وای لێ هاتیە بڵێ کاکە ئەوە هەر نەبی باشترە بەڵام تەماشاکە جیلی سەحابە ئەولادەکانیان وا لەسەر سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم پەیڕەوە کرد محەممەد المستەفای فەرموو ئەگەر ئافرەتانیش گوتیان دێنێ نوێژی سبەینێ مەنعیان مەکرد ئافرەتانیش دەچوون لە نوێژی سبەینێ لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم نوێژیان نەکرد بە جەماعەت ئێستا چەند ئافرەتمان هەیە نوێژی سبەینان هەلە وەختی خۆی بکە نەک بە جەماعەت بیکە منداڵەکانی هەمووی ڕۆژ هەردێ ئەوجا نوێژێ دەکە هەمووشی موسڵمانە هەمووشی دیندارە وازانن دینەکە بەسی پیرێژن و پیرەمێردەکان ئەوان بچن نوێژەکان بکەن بەڕێزان دینی ئیسلامەتی ئەو کەسێ دەستی پێوە دەگری عەرەبی عەجەمی گەورەی گچکەی هەرچی هەی لە هەموو کەس گەورەترە بی لەکن خوا بەس دەست بە دینی خواوە بگرە جا لۆی ئامۆژگاری کوڕەکەی دەکە ئەڵێ کوڕم نوێژێ بکە نوێژ ڕوو لە خوای گەورە بکە واز لە نوێژێ مەینە چونکە نوێژ کۆڵەگەی دینە ئەو کەسەی کەوا نوێژی نەبوو تاعەتەکانی دی خراپە ڕواتر پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم لە ڕۆژی قیامەت یەکەم پرسیار لە عەبد دەکرێت دەڵێن نوێژ ئەزانی کو پرسیارت لێ دەکرێت بەڕێزانم لۆی جوان تێبگەی نەڵێ کەس پێی نەگۆتم لەو کاتەی کە بالغ بووی هەتا ڕۆژی وەفاتت هەموو ڕۆژێ 5 نوێژ مەلایکەتێک لێ کە داتەوە دەڵێ دەکا ئەوەندە نوێژە تەفتەری عەمەلی تەماشاکەم بزانن نەقسی تێدا هەیە خۆ ئەگەر نەقسی تێدا هەبوو وەزعت باش نابی و ئەگەر نەقسی تێدا نەبوو ئەو وەخت دڵخۆشە بی ئەی دڵخۆشتر دەبی ئەگە برێ سونەتیشی تێدایە شەو نوێژیشی کردیە سەڵات و ضوحای کردیە نوێژی وتری کردیە نوێژی دەست نوێژی کردیە تەحیەت المەسجدی کردیە هەر ئەو ئینسانە دڵخۆشە بی ڕاست کاتێک کتابی دەدەنە دەستی دەرێ ها ئەو مقڕە و کتابیە ئەوە کتاب بەدەستە ڕاست وەرگرت تەواو لۆ چونکە یەکەم شت پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم لە نوێژ ئینسان نەجاتی بوو لە قیامەت ئی دوای نوێژ هەمووی ئاسانترە چونکە ئینسانێک ڕۆژێ 5 هەموو ڕۆژێ نوێژی کردبی سبحان الله ئەوە قەت وای لێ نایە دوای ئینسانێکی گومڕا و خراپ دەربچی ئیلا نوێژ ئەو ئینسانە دەژێرتەوە ئیمامی ئەحمەد قسەیەکی خۆشمان لۆ دەژێرتەوە دەفەرمێ پیاوەکەم دیت لە ماڵێک دزی کرد یعنی خۆم دیتم کابرام دیت دزی کرد ڕۆی هەرات دەڵێ چەند ڕۆژێکی پێچوو لە مزگەوتێک نوێژم کرد تەماشا دەکەم هەمان کابرا لە تەنیشتە من دانیشتیە ئەوەی دزی کرد دەڵێ مشتەرم لە بنجێ نەگوتم کابرا تو نەبووی لەو ماڵە و ڕۆژە دزیت کرد گوتی با ئێگوتی ساوەر نوێژی جەماعەت دەکەی نەک ئەوە ئێوانە پێکەوە کو کۆ دەبتەوە گوتی یا ئیمام خوای گەورە زۆر دەرگای هەیە خۆ عەبد نابی هەمووی لەسەر خۆی خەپات کە با نوێژەکە هەر ببینێ باشە کوڕە گوتی کوڕی چاکە قەیدی ناکە گوتی ئێستا واز لە نوێژە بینم گوتم نە واز لەمەینە واز لە دزی بینە گوتیە من بەس ئەو دەرگایەم هێشتەوە ئەوانی دیکە زۆر شتم کردیە بەڵام ئەو دەرگای قەپات ناکەم دەفەرمێ ئیمامی ئەحمەد ئیزا 5 حەجی ماڵی خوای کردیە 3 جاران بە پێیان چووە 2 جارانیش بە حوشتری چووە چوویتە ماڵی خوای گەورە فەرمێ یەک لەو جارانە ئەو پیاوەم دیت لە بن دیواری کەعبەی دەگریا کەلەی نێزیک بوومەوە گوتمە تو فلان کەس دی ئەم نوێژت دەکرد ئەم دزیت دەکرد فەرمووی یا ئیمام پێم نەگوتی ئینسان دەبی دەرگایەک بێتەوە لەگە خوا دەرگای نوێژم قەپات نەکردیە نوێژ وای لێ کردم هیدایەتی دام ئێستا وازم لە هەموو شتێکی خراپ پێنایە یا بونەیە ئەقیمی الصەڵات ئەبێ نوێژ وجودی هەبی پاشانە فەرمێ وەأمر بالمعروف وەنهە عن المنکر ئامۆژگاریەکە کوڕم فەرمان بە چاکە بکە و نەهی لە خراپە بکە ئێمە ئێستا لەو نوقتەیە بەس تەماشاکە فەرمان بە چاکە و نەهی لە خراپە چێ بەڕێزان
ئێمە منهەجێکی ڕاست و دروست و مستەقیممان پێ حەقوەیە قەت شەرممان پێ نەبی بە خەڵک برێت کەسێک جغارا خوا پێی برێ برێوە خراپە لە بۆ جسمت حرامە خراپە لێی دوورکەوە کەسێک نێرگەلا خوا کەسێک ئارەقی دەخوا پێی بڵێ منهەجەکەی تو وایە جوانترین منهەجت پێیە برێ ئاو بخۆ بیپسی بخۆ بەڵام جغارەی مەخۆ لەبەرەوەی لەوە جسمت خراپە و حرامە گوناهێکە لەسەر خۆت کۆی دەکەیەوە ئافرەتێکی بەڕێز کەسێکی سافیرە بینی زۆر جارە پێی شەرمە پێی برێ چەفیەیەک لەسەریکە پێی برێ خۆشی بەڕێزم زۆری اعتیادیە ئەدای واجبێکی خۆتە لۆ قیامەت فائیدەی هەیە تۆ ئەو قسەیە خێرە دەکەی خوای گەورە ئەجرت دەداتەوە پاداشتە دەداتەوە لەسەر ئەو قسەیە پێی بڵێ با یەک داوە پرچ دیار نەبی مادەم ئێمە موسڵمانین باوەڕمان بەخوا هەیە ئەو فەرمان بە چاکەی و نەهی لە خراپێ ئەو منداڵانە کە ئەوها پەروەردەکەن یان نێرنەم جێگایەکان و فێری قورئان و سونەتی پێغەمبەر بن صلی الله عليه وسلم ئەوە گەورەترین مەکسەبە لە بۆ ئینسان منداڵێک پەروەردا کرێ لەسەر سونەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بە جوانیش پەروەردا کرێ باشە ئافرەتێک دەجێرتووە ڕێ سەرم نا ئافرەتێکی برادەرێکمدا دەڵێ لە دەرگامدا لەگە ئافرەتەکەی ڕاوەستابووی منداڵەکە هات قسەی لەگە داچی دەکرد گوتی دایە قەسرێکی لە باشتێ دروست نەکەین گوتی منش زۆر پێم عەنتیکە بوو منداڵەکە قەسرێ قەسر لە دنیای تو تەمە نگسکەیە قەسر لە چێ لە باشتێ دروست دەکەی باشە دەڵێ هەر چەند جارێک دووبارەی کردەوە دەڵێ دایکەکەی گوتی پێت سەیرە ئەو پرسیارە دەکە گوتیم بەڵێ گوتی هەموو ڕۆژێ 12 ڕەکعەت سونەتی دەکەین پێغەمبەریش فەرموویەتی صلی الله عليه وسلم هەر کەسێک 12 ڕەکعەت سونەتی بکە خوا قەسرێکی لە بەهەشتە لێ دروست دەکا ئەو منداڵە مەقسەدی ئەوەیە سونەتەکان تەواو نەبووە ئەو ڕۆکە بیکەینە 12 لەوەی قەسرەکەی دروستکەین لەوێ دەر زانە منداڵی کو پەروەردەکردیا گوتی باشە ڕۆ لە دروستی دەکەم گوتی دیدایە دارخورماشی لە دەورەی نەچینین گوتم ئەوە چێ گوتی ئەو حەدیسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەفەرمێ هەر کەسێک یەک جاران برێ سبحان الله وبحمده خوای گەورە دارخورمایەکی لە باشتێ لۆ دەچێت ئەمن فێرم کردینە قەسری دروستەکەین دارخورمایەچینین جێی دادەنێن پێش ئەوەی بڕۆین ئاوا منداڵ پەروەردا کرێ فەرمان بە چاکە و نەهی لە خراپە ئەوەیە تۆ منداڵ فێرەکەی قورئان بخوێنێ سونەت بکاتن یعنی ذکر و یادی خوای گەورە بکە ئەوانە ئەگەر فەراغی بوو منداڵ لەواناسی لە دەرێ ئێستا منداڵەکان خەریکی چن هەمووی پۆبجیەکەن خەریکی چن تەماشا فەیسبووکیەکەن تەماشا تەلەڤیزۆنی دەکەن ئەخی ئێستا منداڵی ئێستاش بڕێک دەبەن دەرەچی زۆر جاری وایە دەڵێن لۆها بڕێک هێڕ و هوڕە و ئاگای لێنی ئەکە ئەها بەس تەماشا دەکە بزانی دەکەوتە شوێن ئێوە مندارە لۆ چاوی خراپە لۆ زاکرەی خراپە لۆ گەشە و نمووی خراپە یعنی شەو و ڕۆژ لە دیار شاشەیەکی گچکەی دانایە دەڵێ منداڵەکەم خافرایە بابە منداڵ نابی بخافرێ بە شتێکەوە باتیلە بڕۆ تەماشا جیلی سەلەفی ساڵح کە ڕەحمەتی خوایان لێبی زۆربەی منداڵەکان لە 10 ساڵی قورئانیان لەبەرە کرد هەر هەمویان لەبەر دەکرد ئێمە ئێستا بووینە مەلاو لەگەر احتراماتم لەو مامۆستایەکانە قورئانەشیان لە پێشە خۆی دانایە دوو جزء قورئانیان لەبەر نییە بخوێنن دروستە یعنی کەم تەرخەمیمان تێدا هەیە جا لۆیە بێ ئەوانە پڕکەینەوە پاشان فەرمێ وەسبر عەلا ما ئەصابەک ئەو نوقتەیە زۆر گرینگە بەڕێزانم ئامۆژگاری کوڕی دەکا کوڕەکەم خۆشەویستەکەم ئەوەی شەریک لە خوا پەیدا نەکا ئەوەی ئەعمالی چاکە بکە ئەوەی نوێژێ بکە ئەوەی فەرمان بە چاکە و نەهی لە خراپە بکە تووشی بەعزێ ناخۆشیە بێ وەسبر عەلا ما ئەصابەک کەواتە سەبر بگرە یعنی وا نەزانی نوێژ و ئەمر بە چاکە و نەهی لە خراپە پیاوی خراپ لێت دەگەڕێ پیاوی خراپ تۆهمەت لۆ دروستەکە ناود لێ دەنێ دەتگری عەزیەتت دەدا بەڵام تو چ بکە وەسبر عەلا ما ئەصابەک هەر ناخۆشیەکەت بەسەر هات کوڕەکەم سەبر بگرە ئارام بگرە پێویست ناکە خۆ مشەوەشکە وە سونەتی پێغەمبەران و عەلەیهیم السەلات وەسەلام یان دەریان کردینە لە شار یان سجنیان کردینە یان عەزیەتیان داینە یان ڕێگریان لێ کردینە کۆمەڵشتی زۆریان لەبۆ دەکەن ئینسانی بێدین بەڵام تو چ بکە هەر ناخۆشیەکەت بەسەر هات لە ژیاندا واصبر على ما أصابك إن ذلك من عزم الأمور أو يك لو شتانيك عزيمة قورية أو هبا آسان بدزنا بدز همو كسيك دا إنجا باشا نصيحتي كركي دكاتة ولا تسعر خدك للناس ولا تمشي في الأرض مرحا إن الله لا يحب كل مختال فخور كرم رولا خلق ورمجرة بزانا أموش قاري جوانانا رولا خلق ورمجرة يعني متكبر مبا ئینسانی متەکەبیر خوا خۆشی ناوێ ئەوە هەر لە گچکەییدا ئامۆژگاری کوڕەکەی دەکا کوڕم ئینسانێکی خۆ بە زلزان و گەورەزان مەبە ئینسانێکی متەواضع بە چاک بە ڕوو لە خەڵکی وەرمەجێڕا یعنی خۆت پێ متەکەبیر و گەورە نەبی
حەسەنی کوڕی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێوی بە سواری ئەسپ بەکن هەندێک فەقیراندا تێپەڕی فەقیر ئینسانی غەریب هەموو دانیش بوون نان و خێیان دەخوارد نان و خێ نان و خوێ فەرمیان کوڕی کچی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لۆلا نادەی لەلای ئێمە نانی بخۆی ئێ چ بخوا لەسەر ئەسپی تەماشای کرد نان و خێ یعنی بڕەک زەحمەتە نان و خێ ئەسپەکەی ڕاگرت هاتە خوارێ دوو پەروە نانی لەگە خواردن گوتی داوەتەکەین گوم جواب داوە گوتیان گوتی جانگۆ لەگەرە من وەرن ئەو متەوازعی بردنیەوە مارە یەک داوەتی پیاوانەی کردن جەزای نان و خەیەکی زۆر خواردنێکی باشی پێبەخشی باشە ئینسان خۆ بە گەورە نەزانی لەگەر فەقیر لەگەر هەژار لەگەر هەموو کەسێک دانیشەوە نەسیحەتی لوقمانی حەکیمە لە بۆ کوڕەکەی خۆت پێ متەکەبیر نەبی بەس خوا گەورەیە بەندەکانی دیکە هەمووی متەواضع نازانی خوای گەورە بەچی لێت خۆش دەبی بەچێ عەفوت دەکا لەوانەیە یەک سوورەتی فاتیحەت بە منداڵێک گوتیا خوای گەورە لێت خۆش بێ هەتا ڕۆژی قیامەت عەفوت بکا سڵحێکت لە مابەینی دوو کەس کردیا لەوانەیە خوای گەورە لێت خۆش بێ قسەیەکی خێرت کردیا ئافرەتێکت بە مێرداوە کوڕێک گەنجێک ژنت لۆهیناوە سەدەقە و خێرێکت کردووە لە مزگەوتێکدا بەشداریت کردیا ماڵی یەتیمێکت ئاوادان کردەوە بە ئەرزاق و ئازوقە کرێخانیەکت لە بۆ یەکێکدا ئەبەوە خوا لێت ڕازی بووەتەوە خۆ بە گەورە مەزانە وابزانە ئینسانێکی متەواضعی بەرامبەر بەخوای گەورە ئەوجا فەرمێ وەقصد فی مەشیکە وەغضض من صوتیکە ئین ئەنکەڕ الأصوات لصوت الحەمیر یعنی فەرمێ دەنجیسی زۆر بەرز مەکەوە زۆر هاوار مەکە لە ڕۆیشتنی خۆشتدا زۆر بە ئیعتیادی ئینسانێک بە بڕۆی چونکە دەنگ بەرزکردنەوە دەنگی گوێ درێژە و کە دەنگێکی زۆر ناخۆش و خراپی هەیە جا لێرە ئەمەوێ یەک وەقفە بکەم بەرامبەر بەوەی کەوا گەنجەکان زۆر جاری وا هەیە ئەوڕۆ بەرامبەر بە داک و بابەکانیان زۆر جاری وا هەیە پەنا بەخوای گەورە دەبینی ئەگەر پەروەردەی مزگەوت و پەروەردەی دروستی دینی و مەراکزی تەحفیز نەبی ئەو شتانەیان لێ ڕوودەدا تۆ جاری وایە ئینسان بێ ئەدەبیە گاتە ڕادەیەک بەرامبەر بە داک و بابیشی دەنجی هەردەینی کەسی ئێمە لە دین فێرەکرێن لە سەلەفی ساڵح پێمان دەڵێ ئەگەر نانم بخوارد با لەگەر داک و بابم پێشی ئەو پاروم لێ نەدەدادەم بۆ نەخۆ ئەو پاروەی لێرە بداتن ئەمن تێدا گوناحبارم ڕادەوەستام هەتا ئەو پاروی لێدا لەسەر ئەو سفرێ ئەوجا من پاشوی پاروەنانم دەبر کە خوای گەورە پێمان دەفەرمێ فەلا تەقل لەهما ئوف قڕ بەسەر ئەو کەسانەی دەنگ لەسەر داک و باب بەرزەکاتەوە قسەی لەگە ناکا لێی دەدا هاواری لەسەر دەکا تەسەڕوفی ناشرنی بەرامبەرەکە ئەبێ چ جوابی خۆ بداتەوە لە قیامەت کە ئەوای خوای گەورە فەرمێ پێی نەڵێی ئۆف ئەویش عەسیەتی دەدا ئەویش ئازاری دەدا ئەویش شتی خراپی بەرامبەر دەکا ئەو قسەیە دەژێڕمەوە کۆتایی پێدەینم لەوەی پێم خۆشە ئینسان ئەجر و گەورەی داک و بابی خۆی بزانی کەبایی چەندە زۆر جاروەیە کەسێک دەرسە دەدا لۆ خاتریوەی گەورەی ئەو کەسە تێبگەی کە ئێستا زندیە لە بەردەستتدایە جا داکتە بابتەیان هەردووچیانە ماینە ئەگەر نەمان دەتوانی دوعای خێریان لۆ بکەی پیاوێک دەژێرتەوە دەڵێ خێزانم هەبوو لەگەر داکم یعنی لە جێگایاندا دەماینەوە دوایی دەڕۆیشتن دەڵێ لەو شوێنە ماینەوە لە جێگایەکدا بووین داکم ئەقری تێکچوو دەڵێ هەر لەگەرە خۆمان کۆچ و بارمان دەکرد و بیبە دەڵێ ڕۆژێ بە فکرم داهات لە جێیەک بەجی بێ لە مەخەوە زۆر عەزیەتە هەموو جارێ هەری گرە و بیهینە و بیبێ و بیبە ئەو هەموو جێگایانە دەڵێ گوتمە ژنەکەم زانم چ دەرێ ئافرەدە تووس دەرێگەر ئەو جارەوەکی ڕۆیشتین داکم لەوێ بەجی بێلن چکە فکری نەمایە لەوێ یان لە برسان دەمریان گورگ دەیخوا و یعنی نەجاتمان دەبی لە قەزیەکە دەڵێ خێزانەکەم گوتی فکرێکی زۆر زۆر باشە قەت شعیبی نییە زۆر ڕێک و پێکە دەڵێ کاتی کۆچوبارمان هات داچی بەجی هێشت ژنەکەش زۆر عاقڵ بوو منداڵەشیان هەبوو کوڕەکەی لە کن داچی بەجی هێشت ئەویشی بەجی هێشت ڕۆی دەڵێ تا بەرەبەری دوای عەسرێکی درەنگ دەڵێ کوڕەکە پرسی گوتی کا ئەو منداڵەمان دیار نییە گوتی ئەزانی لە چێن دەرە گوتی لە چێن دەرە گوتی لە کن داکت بەجی مێشتیە گورگ دەیخوا لە برسان دەمری گوتی لۆ بەجی تێشت گوتی ئەولادێک لە من بی و لە تووبی با کەسی وای لێ دەرنەچێەوە هەداچی لە ئاقاران بەجی بێلی گوتم نەخوا ئەولادە چۆشی توی لێ دەرچی با ئەویش گورگ بیخوا ئەتۆ هەموو وەفاعەکەت ئەوەندە بوو بەرامبەر بەداکت کە عەقلی لەدەستدا لە ئاقاری بەجی بێلی لۆی گورگ بیخوا یان لە برسان بمری تو بە شەری ئینسانی ئەولادێک لە تووبی نامەوێ با ئەویش لەوێن دەربی دەڵێ زا کابراستی کرد چ غەڵەتێکی کردیە زوو بە ئەسپەکەی گەڕاوە چوو وێندەر سبحان الله تەماشای مەشهەدەکەی کرد چ مەشهەدێکە بینی بە چاوی خۆی مەشهەدێکی وا ئەو پیرێژنە کە عەقلیشی لەدەستدایە دووسێ گورگ دەورەیان لێدایە وا جنجڕۆکی لێ دەدەن منداڵەکەی تون لە باوەشی خۆی گرتێ نایێری عەزیەت بە منداڵەکەی بگەیت
ئەوجە کابرا منداڵەکەی هەرگرتەوە گورگەکانی بە دووریە خستەوە و هاتەوە گوتی وەڵڵاهی دەرسێکت دایمی ئەگەر پیاو بم ئەگەر ئیماندار بم ئەگەر بەشەر بم هەتا دەمرم بەس ئەوەندەم بەسە بەس ئەوەندەم بەسە هەموو جارێژە بێ بەدەستی خۆم خزمەتی داکەم کەم بەڕێزانم وەڵڵا خوا تاقیمان نەکاتەوە بە داک و با بە مالیە بە سوڵتە بە پارە بە برادەر بە جیران بە هەموو کەسێک ئەوەی دەمینێتەوە لۆ قیامەتت فائیدە هەیە بەس چاکەکردنە بەس چاکەیە هەر چاکەیەکەکەی چاوەڕێکە لەوێن دەروەریەگریەوە ومێ دەکەم لەو جەمعە کە پڕیەتی لە پیا و ئافرەت و گەورە و گچکە و منداڵ و هەموو شتێک خوای گەورە بە گەورەی خۆی بە فەزلی خۆی بە ڕەحمی خۆی ڕحم بە هەموو لایەکمان بکە یا ڕەبی خوایە لێمان خۆش بی یا ڕەبی خوایە عەفومان بکەی یا ڕەبی خوایە بەرەکەت و ڕەحمەتی خۆت بەسەر و شوێنەدا ببارێنی یا ڕەبی خوایە لە گوناحی داک و بابمان خۆش بی یا ڕەبی خوایە خێزانەکانمان ئیسلاح بکەی منداڵەکانمان ساڵح بکەی سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی یا ڕەبی خوایە ئەوەی نەخۆشە شیفای لۆ بنێری یان نەخۆشێکی هەیە خوایە شیفا لۆ نەخۆشەکەی بنێری یا ڕەبی خوایە گەنجەکانمان ئیسلاح بکەی پیرەکانمان ئاخر خێر بکەی سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی یا ڕەبی خوایە لە ڕوڕەشی دنیا و قیامەت بمان پارێزی لە مصیبەت و ناخۆشی دنیا بمان پارێزی لە دینی خۆ زیاتر شارەزامان بکەی دڵەکانمان پڕکەی لە نوری قورئانی پیرۆز سەرفرازی دنیا و قیامەتمان بە قسمەت بکەی لە دوا ڕۆژیشدا لە دیداری محەممەد المستەفادا بێ بەشمان نەکەی بەدەستی ئەو لە حەوزی کەوسەر ئاو بخۆینەوە آمین آمین والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم نوى صلاح الدين شيداي وطن ودين نوى صلاح الدين شيداي وطن ودين قرآن سراي كردانا پیغمبر سرور مانا قرآن سراي كردانا پیغمبر سرور مانا نوى صلاح الدين شيداي وطن ودين نوى صلاح الدين شيداي وطن ودين خوشمان دوای پیغمبر زیاتر لها مباشر خوشمان دوای پیغمبر زیاتر لها مباشر کاتک او لدایک بو همو دنیا رونک بو کاتک او لدایک بو همو دنیا رونک بو همو دنیا رونک بو دوای صلاح الدین شیدای وطن و دین نوى صلاح الدين شيداي وطن ودين بخمبران جوانكم بفيدت بجانكم كتوهاتي بولمان أروناشي تخست دالمان بخمبران جوانكم بفيدت بجانكم كتوهاتي بولمان أروناشي تخست دالمان روناشد خست دلمان مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم همو من قرزارتون بسارو مظمن هيتوين حتى ما والنشيان رقعت برنادين قربان همو من قرزارتون بسارو مظمن هيتوين حتى ما والنشيان رقعت برنادين قربان رقعت برنادين قربان نوى صلاح الدين شيداي وطن ودين 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 زمانی خۆم خۆش دەوێ بەختاوەری ئەوم دەوێ زمانی خۆم خۆش دەوێ بەختاوەری ئەوم دەوێ سامانی گەلاکەمە هەتا بیپارێزم کەمە سامانی گەلاکەمە
هەتا بیپارێزم کەمە هەتا بیپارێزم کەمە هەتا بیپارێزم کەمە بۆیە من شادومانم خاوەنی نیشتیمانم بۆیە من شادومانم خاوەنی نیشتیمانم نیشتیمانم جوانە ناویشی کوردستانە نیشتیمانم جوانە ناویشی کوردستانە ناویشی کوردستانە زمانی خۆم خۆش دەوێ بەختاوەری ئەوم دەوێ زمانی خۆم خۆش دەوێ بەختاوەری ئەوم دەوێ سامانی گەلاکەمە هەتا بیپارێزم کەمە سامانی گەلاکەمە هەتا بیپارێزم کەمە هەتا بیپارێزم کەمە هەتا بیپارێزم کەمە ئاڵاکەم بەرز و دیارە ڕەنگە و ڕەنگ تیشکدارە ئاڵاکەم بەرز و دیارە ڕەنگە و ڕەنگ تیشکدارە هەر ڕەنگەی بەمانایە لە خوێن و گیانمدایە لە خوێن و گیانمدایە لە خوێن و گیانمدایە زمانی خۆم خۆش دەوێ بەختاوەری ئەوم دەوێ زمانی خۆم خۆش دەوێ بەختاوەری ئەوم دەوێ سامانی گەلاکەمە هەتا بیپارێزم کەمە سامانی گەلاکەمە هەتا بیپارێزم کەمە هەتا بیپارێزم کەمە هەتا بیپارێزم کەمە سۆز و ڕاستی ئەنوێنم بۆ خاک و ژینگە و ژینم سۆز و ڕاستی ئەنوێنم بۆ خاک و ژینگە و ژینم لە ماڵ بمیا لە هەرلا تۆوی چاکە ئەچێنم لە ماڵ بمیا لە هەرلا تۆوی چاکە ئەچێنم تۆوی چاکە ئەچێنم زمانی خۆم خۆش دەوێ بەختاوەری ئەوم دەوێ زمانی خۆم خۆش دەوێ بەختاوەری ئەوم دەوێ سامانی گەلاکەمە هەتا بیپارێزم کەمە سامانی گەلاکەمە هەتا بیپارێزم کەمە هەتا بیپارێزم کەمە هەتا بیپارێزم کەمە ئەوەی کە پاک و خاوێن بێ ژیرە 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 ئەوەی کە باژێ ڕایەڵ بێ ژیرە 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 ئەوەی ڕێز لا گەورە بگرێ ژیرە 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 ئەوەی لە ژین بێ درۆ بێ ژیرە 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 ئەوەی ئەمانەت پارێز بێ ژیرە 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 ئەوەی لە شەڕ و شۆڕ دوور بێ ژیرە 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 ئەوەی کە دەمبەزنێ و نەبێ ژیرە 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 ئەوەی بێدەنگ و هێمن بێ ژیرە 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 ئەوەی خوێنی باردەوام بێ ژیرە 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 ئەوەی پەرتووکی نەدڕێنێ ژیرە 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 ئەوەی کە ئاکاری جوان بێ ژیرە 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 ئەوەی کە توانز لە کەس نەگرێ ژیرە ژیرە ژیرە
ئەوەی ددانی بشۆرێ ژیرە 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 ئەوەی نینۆکی بقرتێنێ ژیرە 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 ئەوەی کە ژینگە پارێز بێ ژیرە 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 ئەوەی زوو خۆی بشۆرێ ژیرە 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 ئەوەی کە پاک و خاوێن بێ ژیرە 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 ئەوەی کە باژێ ڕایەڵ بێ ژیرە 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 ئەوەی ڕێز لا گەورە بگرێ ژیرە 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 ئەوەی لە ژین بێ درۆ بێ ژیرە 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 ئەوەی ئەمانەت پارێز بێ ژیرە 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 ئەوەی لە شەڕ و شۆڕ دوور بێ ژیرە 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 ئەوەی کە دەم بەزنێ و نەبێ ژیرە 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 ئەوەی بێدەنگ و هێمن بێ ژیرە 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 ئەوەی خوێندنی باردەوام بێ ژیرە 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 ئەوەی پەرتووکی نەدەڕێنێ ژیرە 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 ئەوەی کە ئاکاری جوان بێ ژیرە 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 ئەوەی کە توانز لە کەس نەگرێ ژیرە 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 ڕێبازی من قورئانە ڕێبازی پیاوچەکانە ڕێبازی من قورئانە ڕێبازی پیاوچەکانە بزانە ئەم قورئانە کەلامی خودامانە بزانە ئەم قورئانە کەلامی خودامانە ئێوەش ئەی موسڵمانان بەرمەدەن ڕێگای قورئان ئێوەش ئەی موسڵمانان بەرمەدەن ڕێگای قورئان بە پشتیوانی خوامان ڕۆشن دەکا ڕێگامان بە پشتیوانی خوامان ڕۆشن دەکا ڕێگامان ڕۆشن دەکا ڕێگامان ڕۆشن دەکا ڕێگامان ڕێبازی من قورئانە ڕێبازی پیاوچەکانە ڕێبازی من قورئانە ڕێبازی پیاوچەکانە بزانە ئەم قورئانە کەلامی خودامانە بزانە ئەم قورئانە کەلامی خودامانە من ڕۆڵەی موسڵمانم خاوەن ڕەوشتی جوانم من ڕۆڵەی موسڵمانم خاوەن ڕەوشتی جوانم من ڕۆڵەی کوردستانم گیانم لەسەر دەستانم من ڕۆڵەی کوردستانم گیانم لەسەر دەستانم گیانم لەسەر دەستانم گیانم لەسەر دەستانم ڕێبازی من قورئانە ڕێبازی پیاوچەکانە ڕێبازی من قورئانە ڕێبازی پیاوچەکانە بزانە ئەم قورئانە کەلامی خودامانە بزانە ئەم قورئانە کەلامی خودامانە من قوتابی قورئانم وا لە ناو دڵ و گیانم
نبي قرآنم ولنا وذلو جانم لري قرآن دادنم مالو سرو سامانم لري قرآن دادنم مالو سرو سامانم مالو سرو سامانم مالو سرو سامانم ڕێبازی من قورئانە ڕێبازی پیاوچاکانە ڕێبازی من قورئانە ڕێبازی پیاوچاکانە بزانە ئەم قورئانە کەلامی خودامانە بزانە ئەم قورئانە کەلامی خودامانە بزانە ئەم قورئانە کەلامی خودامانە بزانە ئەم قورئانە كلامي خدامانا